نهاجی بەرەخود مەجەم بڕێز محەممەد اسماعیل ئەندامی دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسەدەک و بەهتر گوتوبێژیار سەر نابڕۆکە جوینە سەرۆکاتی ئەنەکەسێت گەل باڵێزێ ئەمریکا بکەن مامۆستا محەممەد اسماعیل دەم باش بەریە هەموو تشتێکی ئەگەر وەکو دەستپێک ڕۆناهەیە بەختر بخێ سەر نابڕۆکە جوینە وە و باڵێزێ ئەمریکی باس دەستخۆشیە لە هەمووی کارمەندێن بەرنامجەوە ڕێباز دەکەن ساعتەوە خۆش بڕاستی جبینە سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانی کوردی لەگەڵ باڵیۆزێ ئەمریکی جوینەکە گرنگ بوو مە هەمووی بن پێکردن و کاگریار و کار و بارەدۆخێ منتیقێ و چاوە ئارامی دەبەرێدا بێ پێکانی چاوە دڵڕەحەتێکی بکەبناف جواتێ دوێ قۆناغێ دەب هەمی پێک هەتا هەمی زەحمەتی و تەنگاویە گۆل پێشیا ماتێن ئەو کردن جەنابێ سەفیر ڕەدا خویاکردن و هەلوێستا ئەنجومەنە نیشتیمانی کوردی ویژی تەکەس کرد یعنی کاری ویژی بۆ ئارامیکی پەیدا بکرد وێ دەڤەرێدا وێ هەوڵدان بکە و بابەتە هەمیا بشۆپینێ و تەکەس کرد حقیقەت سەر بەردەوامیە پەیوەندیان نابێنە ئەنجومەنە نیشتیمانی کوردی و باڵیۆزی ئەمریکی دەردێدرێ سەر هەر تشتێکی گونە پێشاتێن پێشیامەتەوە ئەمێ حاولە بکەن چارەسەر بکەن چارەشەیەکی هەبێ سەرڤەیەکێ خەمخواریە گۆ ئارامیکی دەڤەرێدا هەروەسا چاوە دڵڕەحەتێکی بکەبناف جواتێدا هەروەسا مەوضوعێ معبەرێژی دەرگای سێمالکە گۆ بێ دوورکردن ناکۆکێ سیاسی نابێنە ئەطرافەدا مەگۆ ئەو بنپێکردنێ گۆتێ چێکردن و کۆنێ بەداین و سوورەت و عەلەم و اتیهاماتێ گۆتێن کردن یعنی ئەڤایە دووری خزمەتە خەڵکیە و ئەv معبەر بەبوویش بۆ خەدای ئینسانی و ئابووری و پێتویە گۆ چارەسەریکی ژێربەیەک دیتن وەکو هەلوێستا ئەنجومەنە نیشتیمانی کورد باشە مامۆستا محەممەد زەیەک یەک پێدا بە بێم داک و بە هورگولیەم لەسەر ڕاوەستن بەتر زێژێ وێ چەندێ دەست پێ بکەم خراپە ڕەوشێک وە لەسەر تەکازی کردەوەروەها پەیوەندیاوە ئەمریکارە ینی ڕەوشا کوونها ڕۆژاوای قورسانێک گەهشتێ دەک و ئەو ڕەوش هەموو ئەو بنپێکردن بەتایبەتی لە پێشیا چاوی ئەمریکا تێن ئەنجامدان ینی هەلوێستا ئەمریکی دوێ دەربارێتدا چییە؟ هەلوێستا ئەمریکی گۆ ئارامیکی چێکە مەژی ژێر تاکید کرد ئێگۆ دخوازن ئارامیە چێک دیارن و ئێگۆ بنپێکردنە و ئینتیهاکاتە تێکردن دخوازن وێ ئارامیە تێک بدن ئەوژی دیارە ئەوە وێ لەسەرڤا خالا لەگەڵ هەمی ئالیان وێ ڕاوەستن و گوهداری بکەن و بشۆپینن کارە بێ وا بنپێکردنی هەنە هەیە باشە مامۆستا محەممەد دانوستاندنێن کوردی ینی سەر وێ ناکێ کوابە چەند بهترە ژە ساڵێکی ڕاوەستانە و بریار بوو بەری چەند مەهان و دەست پێ بکەن لێژبەر گوهارتن و نامەدەبوونە باڵێزی ئەمریکی لە سووریە ئەو دانوستاندن دەست پێ نەکردن دەربارەی دانوستاندنان ینی ئەمریکا هەلوەستاویە داوی چییە گەلۆ پشتەبانیەتکیان نەگەلۆ دەمەکی دەست نیشانکردێک و دووبارە دەست پێ بکەنیان نا جواتەمە نەش بوو دانوستاندنا بوو بابەتێ دانوستاندناژی تێدا نەبوو تاکید ئەو ژید بێژن وەم ژید بێژن و هەگەر ئەف بنپێکردن نێن ڕاوەستاندن و نێن سەکناندن دانوستاندن نەممکنە گۆ بگەێت ئەنجامە فجوات ئەمە نەش بوو دانوستاندنا بوو نەش بوو چ بابەتێ دانوستاندنێ بوو نابێنە مە و تەرەفێ پایانەکێدا بتر بوو ئارامیا گۆلدەڤەرێدا چاوا چێبێ گۆ خەڵک کۆچبەر نەبێ ئارامیا ئابووری و ئینسانی و زەحمەتی و تەنگاویە گوتێ سەرێ خەلکێ و نتیجە بنپێکردنە و انتیهاکاتێک گوتێنکردن ئەو ئارامیە هات جوات تێک دچێ و خەلکێ مایژی فکرێک و چاوا کۆچبەر ببێ سەرڤەیەکێ سەروان خالا خەفتی وەکو طرفکی ئەمریکی ئەم حەستکەن گۆ دانوستاندن بەردەوام بنامەوادەش بۆ ئارامیا دەڤەرێ ژێکێ ئەمانە بابەتێ دانوستاندنا بابەتێ دانوستاندنا دەداخوانیەوە داهاتیت بێژێک و باڵێزی ئەمریکی تەکەزیل سەر بەهێزکردنا پەیوەندیان گەر ئەنەکەسێت ینی ئەمریکا دخوازە پەیوەندیاوێ لەگەر ئەنەکەسێ بچڕەنگی بێ و دچە ئاستی دەبێ بەری هەموو شتێکی ئەو پەیوەندی دانوستاندنی بەردەوام بنابێنامە واندا
جو هر كريارك وهر زحمتك وهر تشتكي شيء ام هلويست اخوان ارستاي وابكن او جي كا زحمه كاري شوبين وان بابتها طرف مجي اقدار بكن سيرفيك يعني باشە مامۆستا دەربارەی داخستنە دەریە سێمالکە کووە بخۆ شاندە سەرۆکاتیەوە سەدەم ژێرەدا نەخویاکردن و بنپێکردنێن چەکدارە سەر بەپێدە بەبوونە سەدەمە داخستنێ هەنی ئەمریکا دەربارەی داخستنە دەریێ پێشابور سێمالکە چه هەلوێستاوان چ بوو ئەمریکاوە چه هەوڵان بدە هەتا و جارێکە دن بەبێ او دەری بشوي هنا يكشي بن بيكرن وانتهاكات ومسألة تصريحات وتخوين وصورتها وكونا ومسألة جالي كدي وجي دري هاتيا قرتن جو مسألة إنساني وآبوري وهروسة سياسي وذيك أمريكا هول دا قول سر مستسر آسي بلند دولة أمريكا متابعة يعني شوبين في برسكريكا مع براسي مالكا حتى انها نكاريه هر دو عليا نيزكي هف بك شروط و قبول بك انا علي دي شروط دي قبول بك حتى انها هول دنجو تشاوا كاربن او ديفيجن ام بيننجو معبر دوري قضايا كوكي سياسي بن معبرك يعني انساني وابوري جو خلقي حميه به اف هول دانين قلت كيلو بن فكرني قلت كرن دي تشينا باشە مامۆستا محەممەد اسماعیل داوین پرسیار زیارەستەیتە بکەم و گەلک کۆمنت سەروێ هاتنەکردن ڕوونشتناوە بە باڵوێزی ئەمریکیرە دبن ئالا قەسەدە دەبوو ئەگەر بەرچاوڕوونی تشاو بەرسبا کومنتامتی ئەتوانە یەک ژێ دوێژی چاوە گوتیە بالیۆزێ ڕۆژهەلات باشوور ڕۆژهەلاتی ئەمریکا و ناوێ سەفیر بووە سەفیرێ بالیۆزێ ئەمریکی باشوور ڕۆژهەلاتی سووریا ناوی وی بووە مامێ ناوی غەیری وی بێژن ئادیتر هەول سەفیر و خۆت بارەگەهێکی قەسەدەی دەی یعنی مەقەڕی وان لورە و جهێ وا لوێ دریە و ئەو مەسەلا قاعاتێک هەرقتا مچن قاعەکی تەرتیب دکن تێدا ڕونشتن چێدوە ئەو دایمەنجی ئەو قاعەیە ئەو قاعە لوێ دێ عەلەما قەسەدەی لوێ دێ هەیە قەسەدەی اعتیبار دەبێت بەشەکە یعنی ئەو یعنی ئەمریکان بتر دبینن ئەوە خۆ دیتکن ئەوە پشتەوان دکن ئەوە ئاریکار دکن يعني وكو بشكي شخوا تناسين جموع لا موضوع شراكي دي فجويكي يعني ما جي ليقو هذا نكربون وقو آلك الورا أصلا سورة ما هاجي تنب گەلک سپاس ji بۆی مامۆستا محەممەد اسماعیل ئەندامێ دەستەیە سەرۆکاتیە ئەنجومەن ئەنجمەنیە کورد لە سووریە کوتم ڕەبووی گەلک سپاس